دابشکردنی خڵاتی زێڕینی بڵێ بەرەوە چوو لەو خڵاتەدا نۆکەسایەتی جیاواز کە لە بوارەجیاکان هەم لە ناو هێرمی کوردستان هەم لە دەرەوە خزمەتیان بە فەرهەنگ و هونەر و بابەتی سیاسی واروها تایبەت بە مەفەکانی گەلی کورد کرد و خڵاتیان وەرگرت. یەکێک لەو بەڕێزانەی کە خڵاتی وەرگرت، یەکێک لەو دادوەرانەی کە خڵاتی وەرگرت کە خزمەتی با کورد و با دۆزی شنگالیەکان کردووە، زۆر بەڕێز حاکم قاسم عوسمان کە بەڕێزیان دوێنێ لە ڕێوڕسمەکەدا وەرگری خڵاتی زێڕینی بلەبوون. کاک حاکم سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. زۆر سپاس. زۆر سپاس جناب. هەڵبەتە پیرۆزبایی ئەو دەستکەوتە وەرگرتنی ئەو خڵاتت دەیەکەین کە بەڕاستی دەکرێت بڵێ شایستێ و لەجێی خۆیەتی. زۆر سپاس بۆ جنابتان. بەڵێ وەرگرتنی ئەو خڵاتە خڵاتی زێڕینی بلا بۆ کەسایەتیەکان و ڕێخستنی ئەم مەراسیمە بۆ ئەو کەسانی کە خزمەتیان کردووە بە هەر بوارێک هەر با بڵێن مەجالێکی کوردایەتی چۆن هەڵی دەسەنگێنی چۆن خوێندنەوەی بۆ دەکەیت؟ دوێنێش باسم کرد ئەم خەڵاتە ئەوەن خەڵاتی پیاوەکە لە مێژووی کورد سیاسەت مەدارەکە، پیاوەکی یاسایی سەرکەوتوو بووە، پیاوەکی لە ناو خەباتی کورد بووە، هەر خۆی لە خۆی شتێکی گەورەیە و بێخۆشحالی هەر ئینسانەکە خەڵاتی ئەو پیاوە وەرگێ. دوو ئەو خەڵاتە کە ئەدرێ بەو خەڵکەی کە ماندوو بوونە و هیلاک بوونە، ئەکید ئەبێ بە هاندەرێک بۆ خەڵکانی تریش زیاتر خۆ هیلاککەن هەتا خەڵاتێکی وا بەدەست بێنن. طبعاً زۆر جێگای پێخۆشحالیم بوو کە وەرم گرت بەڕاستی، ینی لێنەوە ئەو خەڵکانەی کە وەریان گرت هەمویان خەڵکێک بوون زۆر زۆر دەستیان هەبوویە لە خەباتی ملەتێک، لە ئەرکێکی قورس، لە تەعلیفە، لە تەوثیقکردنی بەلگە، لە هەموو شتەکە. من زۆر زۆر شەرەفمەند بووم بە وەرگرتنی ئەو خەڵاتە. بەڵێ کاک حاکم، دیارە ئەو کەسانی کە شایستی وەرگرتنی خەڵاتەکەن لە مەجارێک لە مەجالەکان خزمەتیان بە کورد گەیاندووە. سەرڕای ئەوەی کە هەر لە سەرتاوە پێشوەرگرتنی خەڵاتەکەش لە ناو ئەو بابەتەی کە خزمەتیان گەیاندووە بەردەوامیان هەبوو، بەردەوام دەبن. خۆی لە خۆی داگەر بڵین وەرگرتنی ئەم خەڵاتە لە پاش ئەوە تا چەندە بەجێگەیاندنی ئەرک و خزمەتەکان قورستر دەکات؟ بتأكيد يعني إنسان من دائما أليم لروجي لدايك أبي تيتا سر دنيا خاصة هجر قهشت عاستيش كردن حتى أتواني حتى لتواني هيا أبي كل ندى يعني أبي دائما بردوام بلايشكا إما إستابة داخوا لكوملجي شرقي لمجتمعي شرقي جاري وهي إنسانك لتمنكي بونمونة تقاعد بويا لوظيفة خوي أمريني بلام إنسان أبي لولاتاني تر إيواها دواي تقاعد شهادة كتر ورقري تشتكي تر بيش كيشكا برأي من هموما من دائما عليهم إما لقانون مصطلحك من هي يعني إما عليه ما فاته من الكسب يعني أويكا ليت روشتوا ملتي كرد زور لي روشتوا إما هموما إستا قرضدارين كإيشك بكين بو خزمتي أم ملة فقيرة بو أم ملة اللي قوماوة بو أو ملة أم ملتي كلا يزال حتى أمروش زور زور لا شاردوري إيما هولدن لنا وبردني أم ملتا إيما وكو إزديش لنا وملتي كردا كبشكي رسن لكردايتين زيادتر مستهدفين زيادتر ببر شالا وانفال وفرمان كوتوين لبر أوا من زور زور بضرور أبينم هموما حتى بيمان بكري خزمت بكين أو باش باشە. کاک حاکم، دیارە دابشکردنی ئەم خەڵاتە چگە لەوەی کە بە کوردەکانە و هاوکات ئەم خەڵاتە دوێنێ وەک بینیمان دابشکرا بە یاخود بەخشرا بە کەسی بیانیش کە خزمەتیان بە دۆزی کورد کردبوو. لە نێو کوردستاندا دابشکردنی خەڵاتێک یاخود بەخشینی خەڵاتەکە بە دادوەرێکی ئەزدی بە حاکمێکی ئەزدی ئەمە تا چەندە سلمێنەری ئەوەیە کە بە جۆرێک لە جۆرەکان خەڵاتی بلا تەواوی پێگاتە و ئاینە جیاوازەکان و تەواوی ئەو لایەن و کەسانی کە لە دەروێ وڵاتیش خزمەتیان بە دۆزی کورد کردووە لە بەر چاو دەگیرێت و بە بەخشینی خەڵاتێک پاداش دەکرێنەوە. دوێنێ کە من سەیرم کرد بە سەراحەت ینی دابشکردنی خەڵات دەستی خۆش بێ هزار جار ئەو ئینسانەی کە بەم شێوازە دابەشی کردووە لەبەر ئەوەی
دراوە بە دۆستانی کورد کە خزمەتی کوردیان کردووە لەبەر ئەوە دراوە بە کەسانی کە لە دەرەوە ئیشیان کردووە بۆ خزمەتی ملەتی کورد لەبەر ئەوە دراوە بە ئەو شەخصانە کە شایستی ئەوە بەنیانی ڕەنگە من یەکێک لەوانە بم بەقەدەر ئەوانەی تر ئیشم نەکردبێ هەمویان ئیشی باشیان کردووە بەڵام دابشکردنی خەلات خودی خۆی دابشکردنێکی زۆر زۆر عادلانە بوو و زۆریش چۆن بڵێن بیرکردنەوەکی زۆر قوول بوو لەبەر ئەوەی بۆ نمونە شخصیەتێکی وەکو ئانکلۆت کە ئافرەتێکی ئینگلیزیە کاتی خۆی لێرە لە کورتسات لەگەڵ بەڕێز هێرۆخان بینیم پێش تاعینی ئێمە ئەو کاتە هێرۆخان بە من و دوتی کاک قاسم بۆ ئەمە قسە بکە ئەمە لە من زیاتر دەنگی هێزدیەکان ئەگەینێ بۆ دەرەوەی بۆ ناو خەڵکە لەوێش بەحسی شتێک کرد ینی هەتا ئێستا لە بیرمە زۆر جار بەحسیشم کردووە بە ئانکلۆ دوتی ئەم ملەتە وەکو داربەررووە وتی داربەرروو کە ئەسووتێ تو وات سەوڕەکەی ئەمرێ بەڵام ئەم ملەتە هەفتە و دوو جار سوتاوە بەڵام دائیمە نەمامەکانی بە قوتر هاتووە یعنی معناتە ئافرەتێکی وەکو ئانکلۆد هەگەر لە سەر ئاستینێ و دەولەتی و اتحادی ئۆروپی و دەولەتێکی وەکو بریتانیای زلهێز دیفاع لە ملەتی کورد کردبێ بەو توانایە زۆر زۆر مهم بوو کە لە بیری ئەو بەڕێزانە نەچێ خەلات بدەن بەوە. باشە کاک حاکم بەخشینی ئەم خەڵاتەکە بەڕێستان باسی دەکەن لەسەر بیر و بۆچوونێکی ورد و بە شێوەیەکی دادپەروارانە بە شێوەیەک دراوە بەو کەسانی کە شایستی خەڵاتەکەن ئەمە چ پەیامێک دەگەیەنێت؟ ئەمە پەیامێک دەگەیەنێ بەڕای من ئەوەی کە یەکەم ئەوەی کە سەرپەرشتیاری ئەم ئیشە کردووە بیرکردنێکی نەتەوی قوول بیری کردووە ئەمە جانبێک جانبی دوو بیری کردووە هەتا ئەو خەڵکانە لە بیری خەڵک نەچن ینی هاندان بێ بۆ خەڵکانی تر مثلەن بۆ نمونە ئەو ئافرەتە کە بەحسی مۆضوعی ئینفالە کرد و مناڵەکەی بەم شێوازە ڕۆشتووە یعنی ڕەنگە ئێستا سەدەها خەڵکەیە نازانێ معاناتی ئینفال چی بووە یان معاناتی حەلەبچا چی بووە یان معاناتی ئێزدیەکان چی بووە ینی بەرزانیەکان و فەیلەکیان چی بووە ئەمە هەمووی وا ئەگەهێنێ کە خەڵک ئەم شتانە لە بیر نەکە. باشە بەخشینی ئەم خەڵاتەکەواتە تا چەندێک چیرۆکەکان زیندوو دەکاتەوە جارێکی تر تا چەندەوا دەکات کە ئەوانەی دیکە کە چیرۆکیان هەیە و هەوڵی زیندووکردنەوەی چیرۆکەکان و گەیاندنی پەیام و ئازارەکانیان بدەن. ئەوە دوێنێ هەگەر جنابتان دیقەت ئەکید لە من زیاتر داوە هەر کەسێک لەو هۆڵە ئامادە بێ یان گوێگرتبێ لەو مەراسیمە ئەوەلان شخصیەتی براهیم ئەحمەد بەڕەحمەت بێ ئەو پارچە شعری کە باگراوندی ئەوە بوو ڕەنگە لە گرنگترین شعرێکی نەتەوەی کورد بێ ینی ئەوە جانبێک جانبی دوو ئەگەر جنابت بێ ئەو کەسانە ئەوەی کە خەلات پێدراوە سەیری ئەوانە بکەی ئەوانە چۆن ئەلێی شەهیدی ڕێگایەکی ئیشکردن بوونە بە ماندووبوون و ئەرکی خۆیان ئەکید خەڵکانی تر لە بیریان تێن ئینفال چی بووە ئەو خەڵکە چی کردووە ئەو کەسانە کە ڕەنگە لە لای خەڵکە گنامۆ ون بن دیار ئەبێ ڕەنگە کۆمەڵک خەڵکی تریش بزانە بێ ئەو ڕێگایە بگرێ زیاتر خۆی هیلاک بکە. بەڵێ کاک حاکم بەخشینی ئەم خەڵاتە بە بەڕێستان دەکرێت بڵێ بە جۆرێک لە جۆرەکان کەم تا زۆر زامی ئازاری تەواوی ئێزدیەکان کەم بکاتەوە؟ بەڕای من ئەم بەخشینی ئەم خەڵاتە ئەوەیە کە زانێ خەڵکێک بیری لە مەعاناتیەکە کە زانێ قیادەیەک هەیە و بیر لەم شتانە بکە ئەوە خۆی لە خۆی ئینسان هەگەر ڕاستە هەموو شتێک بە من و تو یان بە ئەو کەسەی کە ئەو خەڵاتە داناوە ناکرێت بەڵام بیرهاتنەکە یان چۆن بڵێن لە بیر نەکردنی ئەو معاناتە خۆی لە خۆی کەمکردنی معانەتەکانە. باشە کاک حاکم ئەگەر بگەڕینەوە سەر بیری نەتوایەتی و هاوکات ئاینی سیاسی یاسایی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەم بیرکردنەوەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد
تا چەندە هەڵقوڵی ئەم بارودۆخی ئێستایە کە بۆ نمونە بتوانین بە هەمان سیاسەتی مامۆستا ئیبراهیم محمەد بیر بکەینەوە ئەم خەڵاتش بە جۆرێک لە جۆرەکان گەڕانەوەیەک بێ بۆ ڕۆچکەی سیاسەتی مامۆستا ئیبراهیم محمەد. مامۆستا ئیبراهیم محمەد ئەگەر جنابێت دیقەت بدەی ینی مەرحلەی کە نێڵال تێی کردووە خەپاتی تێی کردووە پارچە شیعرەکانی بۆ نمونە شیرین بەهار ینی من لە ساڵی 1970 لە منطقەی چۆمان لە دەورەی کادر بووم ئەو کاتە بینیم تاهر تەوفیق ئەو پارچە شیعرە شیرین بەهارە کە بە ئسترانە گوت بە مقامە گوت ئەو شاخە پڕ بوو لە چەپ لە لێدان بۆ حماست بۆ ئەو خەڵکە یان ئەوەی هەر کوردم و هەر کورد ئەبم جێگە لەوەش بێ لای قانونی دیفاع لە هەر فەقیرێکی کردووە لە خەڵکی چەوساو کردووە لە لای سیاسیەوە هەر لە سەفی پێشی خەباتی کوردی بووە ئەمە هەمووی ئەوەیە ئینسانێک پیشانت ئەدە لە پێش چەندەها ساڵ ئەم ئیشی کردووە ئەی بۆ ئێستا من نەکەم یانی بۆ ئێستا خەڵکانی تر نەکەن هەمووی بەڕاستی هاندانەکە یانی بۆ خەباتی ملەتێک. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان دووبارە بەخێر هاتی ئەگەر لە کۆتایە پەیامێکت ماوە بفەرموو. وەڵڵاهی پەیامی من بۆ هەموو ئینسانێک بۆ هەموو کوردێک ئەوەیە هەتا توانای تێ خزمەتی ملەتی خۆی بکە بەبێ مەسلحەت بەبێ بەرژەوەندێکی شەخصی لێن بەرژەوەندی ملەتێک لە بەرژەوەندی حاکم قاسم یا خەڵکانی تر مهمترە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس دووبارە بۆ حاکم قاسم عوسمان وەرگری خەڵاتی زێڕینی بلە.